خوشاتی یان نور و پاده ولو میوان خوشاتی یان نور و پاده هری درمان دردم یان ولاته ولو درمان دردم یان ولاته ای با وصل فد قسم يانا من نيرم تقسي ولا وصل فد قسم عزيز من نيرم تقسي تيايبا ونيتي دم أرمني لا مسو كوشني دم زيترم أري أرمني لا مسو كوشني دم زيترم Terge
دەست و دەمتان خۆش بێ بەڕاستی گۆرانێکی زۆر زۆر جوان و زۆر خۆش. ئازیزان خۆشەویستان بینەرانی کەناڵی دیمەن سڵاوی خواتان لێبێ. خۆم بە خۆشحاڵەزانم ئەم شەویش توانین بێمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی حەڵقەی تری پرۆگرامەکەتان پرۆگرامی ئاوازی ما بە هاوکاری هەردوو هونەرمەندی گەرمەسێر میوانانی کوێستان کاک هەواڵخانەقینی یەخوا بەخێر بێ، کاکە عوسمان میروەیس یەخوا بەخێر بێ. خۆشەویستان ئەم شەو ڕەنگە بەدەر لە شەوایان تر جودا بێت، لەبەر ئەوە ئەم شەو دەچینە ئەو گەرمەسێرە بزانین لەوێ دەستگاکان چین ئای لە گەرمەسێر چۆنە ئەو مقامانەی کە لەوێ هەیە ئەم شەو لە نزیکەوە بیگۆزینەوە بۆ ئێوەی بەڕێز. ئێمە تەنها و تەنها چاوەڕێی ئافرین لە ئێوە دەکەین، بۆ منیش چاوەڕێی هەوڵ و کۆشێکی زۆر لەم بەڕێزانەکەم ئەم شەو بزانم چی دەکەن ئەم شەو لەم پرۆگرامەیە. خۆشەویستان هەروەها بە هاوکاری گروپی هەڵپەرچێ سێرەکان ئەو کوڕکشە جوانانە بەخێر بێن لەگەڵ مۆزیسیانە بەڕێزەکان کە سەردەمێکی دووردرێژە لە خزمەتدان بۆ پێشکەشکردنی ئاوازی ڕەسەنی کوردی. هەروەها ئەم شەو ئەمانەوێت هەکبەکانیان پێ هەڵڕێژین چی لە هەکبەکانیانە بێ بە تایبەتی لەسەر دەستگا و مەقامی ئەو گەرمیانە. لە کامتان و دەست پێ بکەم نازانم کاکە باڵ کاک عوسمان کامتان پێتان خۆشە برا گەورە بن خۆت برا گەورە بوو ئاو کرد بە ئاگرا سپاسانەکەم با لە کاکە باڵ دەست پێ بکەین. نۆرمال هەیە پارە نۆرمالیش هەیە. پارە نۆرمال ئەو شتانەی کە غامزە لای خەڵک ئەمە شتێکی ئاسایی نییە، بە تایبەتی لە گرتە ڤیددیوەکانە هەیە لە تۆڕە کۆمەڵاتەکانی فەیسبوک و بە تایبەتی لە یوتیوبە هەندێ بابەت هەیە مەسلەی جننی وشتیوە، کامێرەی مراقەبە، کامێرەی شاراوەی دایرەکان هی کەنیسەکان هەنێ وێنە ئەجۆزێتەوە نێشتی سیر و سەمەرێکە بەڵ عەجایب پێڵێن پارە نۆرمال. بەس ئێمە هونەرمەندێکمانەوێت پارە نۆرمال بێت لەم ناوانەی کە ڕیزبن دەکەن بۆ جەنابێ ئەمانەوێت بەبێ دوودڵی بەبێ ڕاڕایی کۆمەڵی ناوەڵێم لە ناویشانە بڵێ ئەوە بەس بڵێ ئەویان پارە نۆرماڵە. باش عەزیزەکەی من عەلی مەردان، حەسەن زیرەک، محەممەدی ماملێ، ئیرەج، مەزەری خالقی تو ناوەکان چێ ناوێکت بود لە هەر کامیانە بێ بۆستی بۆستە جوانت یعنی معقول نییە تۆ مامۆستا عەلی مەردان مەدرسەی هونەر و مەقاماتی کوردی نەوەستی نەڵێ ئەوە پارە نۆرماڵە، یاخود مامۆستا هونەرمەندی گەورە حەسەن زیرەک یا مامۆستا ئیرج یان مەزەر خالق هەمویان پاسێکەیە لە ڕێگا زۆر دابەزینی تیاکرد هەڵوێستەکە زۆر جوان بوو بەڵام نەتێش بگەمە ئاخری ئاخیرەکەی وڵا با بڕۆین ڕەنگە لە ئاخریشان نەبووایە تازە نوعێک لەینەکانی ئاشکرا کرد بەر حاڕۆکەینە کاعوسمان بزانین کاعوسمان ئەمان وەستێنێت یا ئەوش ئەڵێ هەمووی کاک کەریم خەمزەیی، کاک جەلال سەعی، ئەحمەد شەماڵ، ناسری ڕەزازی، کەمال محەممەد، سەعید ئەزغەری کوردستانی، شەجەریان، ئیرەج، مەساڵە دیلان کۆتایەکەی کامیان وەڵا سەعید ئەزغەری کوردستانی من لای خۆمەوە چەپڵەی بۆ لێم. بەڵێ خۆشەویستان ئەم بابەتەم بۆ هێنا ئەرەوانەیە نووسەر و ڕۆژنامەوانی بەناوبانگ نووسەری گەورە بەڕێز کاک حەمە باقی ساڵانێکی زۆر لە ڕۆژهەڵات مایەوە لە کورسانی ڕۆژهەڵات بۆ چنینەوە و بڵەوە چنی ژیانی هونەرمەندی گەورە سەعید ئەزغەری کوردستانی. لە ڕاستیانی ئەو پیاوا گەرمی لە کرد زۆر ماندوو بوو تا ژیانەکەی گەڵاڵە کرد و نەقلی بەسەرهات و ژیانی ئەو پیاوەی لە کتێبەکە پێشکەشی ئێمە کرد. تەنانەت ڕۆژی لەدایک بوون و ساڵی مردنەکەی لە شعرێکی فارسیا دەرهێنا کە بە ئەبجەدی بە ژمارە ساڵ و عینەکە نووسرا بوو. ماندووبوونێکی زۆر بۆ کەسایەتیەوە دیارە کە ئەو کتێبی بەرهەمێناوە ئەوش ناوی کاک حەمە باقیە لە هەمووی سێرتر کە دەڵێت نازناوی سەید عەلی ئەزغەر بۆ بە نەزەری هەموو لایەکمان بە تەسەوور و دیدی هەمومان ئەبوایە سەید عەلی ئەکبەر بووایە ینی لەو گەورەتر نیە لە هونەری کوردیە بەڵام حورمەتەن بۆ ئیمامی عەلی ئەوان بنەماڵێکی سەید و سەیدزادە بوون لە ئاستی ئیمامی عەلیە ئەم عەلی خۆیان بە ئەزغەرتر داناوە واتە بە گەچکتر بە بچووکتر. سپاس بۆ کاکە واڵیش بۆ کاکە عوسمانیش بەڕاستی من شۆک بووم یعنی کە لە ئیسلۆپی کرد کەوتە بۆستە ئافرین. خۆشەویستان چینە خزمەت ئەم هونەرمەندانە
سەرەی کاکەواڵ بێ یا کا عوسمان کامتان برا گەورە بن با کاکەواڵ بکەین برا گەورە کاکەواڵ بەرهەمی دوم چی ئامادەکرد بمان ئەم گۆرانیەکی گۆرانی حەسەن زیرەک بڵێن لەسەر داواکاری حەسەن زیرەک سڵاو لە گۆڕی مامەستا حەسەن زیرەک دەستان خۆش بە شتێکی چاکە هیوادارین بە دڵی بینەران خۆشەویستان ئێستا بەرهەمێکی حەسەن زیرەک بە دەنجی کاکەواڵی خانەقینی پێشکەشەکرێت بۆ ئومێدەی جێگە ڕەزامەندی مولایەک بێت خندلي وبهر حرتم دبيتو الله بغير بهر حرتم دبيتو الله صرتي ببايزير بي وبردشتي بهزير بي همو يخندلي وبهر حرتم دبيتو Aman yazır uyandım, aman yazır
باجێر بێ هەمووی چاو بەگێڕ بێ هەر هەرتۆم دەوێت و ئاڵا سەرتای بەبای زێر بێ و بەردەشتی باجێر بێ هەمووی خەندە لێو بێ هەر هەرتۆم دەوێتەوە دەست و دەمتان خۆش بێت دەمە خۆش بێت کاکە باڵجان زۆر جوان یاخوا تەمە بێژ بیت ئەمری نۆ هەیە بێ ئینشەڵڵا خێر بێتەوە لەگەڵ توێ کاک عوسمان ئەتوانی وتەیەکە بێ لەسەر ئەو گۆرانی حەسەن زێریشی وت وڵی هونەرمەندی گەورە مامۆستا حەسەن زێری یان یەکێکە لە شاکارەکانی هونەر و ئەسەنی کوردی کاگەڤاڵیش لە سەرەتای و دەستپێکی گۆرانی بە حەسەن زیرەک دەستی بێکرد من ئاگام لێتی ینی هەم خولیایەتی هەم حەزیەتی هەم دەنگیشی باوەری دەنگی زۆر زۆر بۆ مامۆستا حەسەن زیرەکە لە سەر قسەکەی کاک عوسمان جا من و کاک عوسمان تەمان لە زۆر برادرین هەر زۆر پێشەوەی دەست بکەین بە ئیشی هونەریەوە هەندێ لە ناو خانەقین و کەلارە هین ئیشی هونەریمان نەکرد بەڵام جارێکان سەرەتای ئیشەکانمان بوو بەیەکەوە زۆرێکمان گرتوێتەوە دواتر لەسەر قسەی ئەو جا لە خانەقین لە بیسەرەتا گۆرانی حەسەن زیرەکمەوت بەس و ناوی بانگی خەریک و دەروکە ناویان من نابوو هەواڵ زیرەک بە هەواڵ زیرەک دوایی ئیتر دوای چەند ساڵێکین جاوردەوردە بوو بە دوای شارەکەت زیادەکەت بۆتە نازناوت لە باتی زیرەک فەرق ناکە فەرقی نییە جا خانەقینسارێکتان لەکەم بەڵام زۆر بە خێرایی جوابنەوە چکمە دواتر مونتاژێکی نەگەر ئین بێدا خۆمان زۆر بینی ئێنێ توانین فێڵتان لێ بکەین بەس فێڵتان لێ ناکەین واشە زوو جواب بازیاتر گۆرانی بڵین کاڵم یاک دوو سێ لەو کاتیا جواب دابێتەوە باشە بەسەری عمەڵێ نه زۆر بەسەر ناڵەون یاک دوو سێ بێت جوابەکە دابێتەوە باشە کە عوسمان باوکی ناوی چییە حەسەن تا 15 ژاڵ دی خۆما کا عوسمان کاگەڤاڵ باوکی ناوی چییە محەممەد آخر ڕۆژان من لە بیدایەت هەر بە هەواڵ محەممەد بە هەواڵ محەممەد ئەوە نەزانانی شتێک تێ بێڵام خەری وڵە میرویس عەبدولکەریم من ناوی سێ چوار هونەرمەندی پێڵم بەس ناوی باوکی چیان بڵێتەوە وانە یەکیان باشە ئامادەیت هونەرمەندەکانە بووی بەناو شارەکانە نا شەرت نییە مەساڵ دێ ئامادەیت حەسەن زیرەک ئەنەوە خەراخی هەمەی نەرگس عوسمان عەلی عوسمان عەلی ناوی باشی عەلیە ئەمان شۆم بۆ فریای کەوتی تاجی دەست خۆشەویستان نشینە خزمەت کاکە عوسمان بۆ گۆرانیەکی تر بەدەنگی کاک عوسمان چی ئامادە کردووە مایکە وەرنەگرم وڵای گۆرانی مامۆسای کۆچ کرد و مامۆسا عەلی وەندیە کە پێشماوەیەکە وەفاتی کرد بەڕەحمەت بێت ڕێز و سەری نەوازشی بۆ دانێنین گۆرانی ئەی هاوسەکەی بەرپەنجەرە ئەو پێم وایە کاک عوسمان شار باوژێڕش کاتی خۆی بۆ تەلەڤیزیۆنی کۆماری کردووەویش وڵای ئاگام لێ نییە ئەسڵە هین مامۆسا عەلی وەندیە 66 کۆماری کردووە بەڵێ چەند کەسێکی تریش لە ئێران بەم زوانەیش مامۆسا نزار گروپی لڕ بۆ سعدون کاکەی و مامۆسا عەلی وەندی پێش وەفاتی کلیپیان بۆ کردەوە بەڵێ دوای وەفاتەکەی کلیپەکان بڵاو کردەوە ئاوازەکەی هین یەکێکە لە ئاوازدانەرەکانین ئەو ناوچەی خانەقین کە ئەویشە پێشماوەیەک باشە پێش بە کاگە باڵ پێش بچێ گۆرانەکەی هاوسێ بەرپەنجەرەوە لە تۆ لە کەلاریوانە کەلار کفری کەرکوو کۆیەت هەموو بە کاف دەست پێوانە بابچین لە کەرکوو بوەستین لەوێ قۆریاتێ مقامات و قۆریات تورکمانیوانە هەر لە شوێنی خۆتەوە بەم مایکە ئەگەر تیکەیەک قۆریات قۆریات ڕەنگەن ئەگەر لە شارەزانیم لە بۆکو ها بە نازانی ئەیوەکو سەڵاداودە نەبەخوا بەس مەقامەکانی تر گەرمانی سەڵاداوە دەڵێ پێششن سەر گوارانەکە مەقامی گەرمیانیە باگەرمی ئەویش گەرمیانی بڵێ با گەرمیانی بێتەوە خاوکەرێش دوور بێت بە ئارزوی خۆت هەرەگیان نەگیان 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 هەرەگیان نەگیان نەگیان
وەیگیانت قەسم ئاگرەکەی تۆیە ئاخ بەربە لە جەستە ئەرەگیانە زڵێخام زەردەن زڵێخام زەردەن زەردی زڵێخا ئاخ چون خۆرە زەردەن ئاگیانە چوومە سەرینی سەلامێ کردم ئەو بادشاویدا تعجوب نەمردم ئەو بادشاویدا لێوە خەنەوە عليكي وباندي سنو بميلاي وخماي أخدم دەست دەمت خۆش ئەمە مامۆستا حسێن عەلی نەیوتەوە کاتی خۆی حسێن عەلی ئەو توانە بەڵێ دەست دەمت خۆش بە زۆر ینی زۆربەی هونەرمەندەکان وتویانەوە بەڵێ ڕاستە خۆشەویستان ئەچینە خزمەت کا عوسمان بۆ گۆرانی هاوسەکەی بەر پەنجەرە بە فەرمێت پەنجەرە دکات لێکام توخواوەرە ڕوبەڕوو چاو بە چاوین هەردووکمان دڵ سوتاوین هەردوو ماڵمان بەرامبارە دکات لێکام توخواوەرە ئەی هاوسەکەی بەر پەنجەرە غەمزەی چاوت زۆر خاتەرە دکات لێکەم تخواوەرە ئای هاوسەکەی بەر پەنجەرە لەبەر دەرگا ڕاوەستاوە کرا سووری لە بەردایە لەبەر دەرگا ڕاوەستاوە ئەو کچە بۆ خۆی نازانێ ئاگری لا دڵێم بەرداوە هەردوو ماڵمان بەرامبارە تکا لێکەم تخواوەرە ئای هاوسەکەی بەر پەنجەرە دەست خۆش دەم خۆش هەر بژین دەست و دەمن خۆش بە کاوسان گیان سپاس دەکەم پێم وایە کە ئەتا چاوشینیش بە ڕەحمەت بێ ئەم گۆرانی تۆمار کردەوە لە بەرنامەیەکە کاک عوسمان باشترین مەقامبێش لە گەرمیانە باشترینیان بە تایبەتیوانی کە مەقامە کوردەکانیان شەڕیوە
چێتە خەیاڵ لەم کاتەیە لە ئێستاە لە ڕابردووە بێگومان مردوەکانیش نەمرن بەهۆی هونەرەکانەوە بێگومان هەمویان وەڵایی ئەو مامۆستا بە ڕێزانی کە لە ڕابردووە وەفاتیان کرۆوە ئێستش چەند گەنجێک هەیە کە مەقامەکان ئەڵێنەوە ڕاستی لەسەر تۆکیان کە مامۆستا علی مەردانە مامۆستا حسێن علیە سەڵح داودەیە ئەمانە مەقاماتی گەرمیانیان وتەوە لە ئێستەیشە کۆمەڵە گەنجەیە لە شکور خەیات ئەفوو بەڵێ عەفوو لە ئێستەیشە یەک دوو گەنج هەیە بەڕاستی مەقامەکان جوان ئەڵێنەوە کاک هاوتا لە کفریە کاک محەممەدیش لە کەلارە ئەوانە بەڕاستی بە شێوازێکی ئەکادیمی مەقامەکان ئەڵێنەوە ئای مامۆستا ستاردەشتی توانای هەیە وەڵاهی توانای هەیە وەکو توانە بەڵام تر بەڵام با بڵێن ڕزبەن ناکرێت لەگەڵ ئەوانە ئەوان مامۆستاترن ئوستاد بەڕاستی بەڕەحمەت بێ خوددادات عەلیش ئەو ژێکێکە لە بەڕاستی دەنگێژ و مەقام بێژەکانی ناوچەی گەرمەسێر جۆر لە مامۆستا حەسەن گەرمیانی بووە گۆرانی دیسان بارانە بەڵێ ئەویش سۆزەشی گەرمیانیە کات خورشیدیە گەڵێ لە چۆن خاوکەرێ گەڵێ تەسیراتی هەیە نیە گومان بێگومان مامۆستا حەسەن دەسوود دەمە خۆش چاوەکەم باڵجان لە خوار خانەقین خەریک ماڵم چاو برۆە شادێکڵێ لە خوار ئەبرۆوە چاو برۆیە ئەوی کێشیە تاویکە لە خوار خانەقینەوە شارەبان یا سعدیە یەکەم جار کە ئەڕۆی بەرەو خوار جەلەولا دوای جەلەولا اینجا سعدیە دوای سعدیە تر حەمرین دێت و شارەبان و اینجا باق خاڵس و اینجا باقوبە و ئەی دیالە بۆ پەڕان خۆی دیالە باقوبەوتم دیالە مەحافەزەکە هەمووی دیالەیە لە خانەقینەوە باشە دەستی پێ دیالە کوێ دوای دیالەی تر بە خاڵس لە دوای دیالە و باقوبە و ناوای تر خانی بنی سعد و ناوەکە بەرەو بەغار و هێڕۆی بەغار کەمالیەتە بەردەمتانوانیە نا کەمالیە لە ڕێگای خانەقین نییە ئەڕۆی کەستە بەغاوە لەو ڕێگەی کە باسمان کرد لە ڕێی خاڵسەوەنا لە ڕاشدیە ئەخر ڕاشدیە لەسەر ڕێگای ئێمەیە لە دیالە و ئەڕۆی غالبیە و ڕاشدیە و باشزاری خەڵکی شۆ بوو کاگۆسمان وڵی نازانم گرنگ عێراقی بووە عێراقی بوو با بڵێن بەغدای با بڵێن بەغایی بوو باسی سەی بەکا لەسەر زۆربەی شاعینەکان وتوێتی ئەمە سوام بگەڕێنە زیێتی نازم غەزالی بەس ئەڵەن دەنگی شێ بۆ عەربی زۆر خۆشە هەموو ڕاوڕێمان بۆ هێنایوانێ جا نازم لەسەر چاوگۆر هەر مەقامێکی هونەرمەندی گەورە طبعاً ئەتوانین بڵێن ئەوەیشە یەکێکە لە ئوستازە گەورەکانی مەقاماتی عێراقی نازم غەزالی مادام هەر باسی ئەوت کرد هەر مەقامێکی مامۆستا نازم غەزالی دەست و دەمەت خۆش بێ فەرموو هەر توانێت شوێنی خۆشتەوە دانیشیت أويلا أقول وقد ناحت بقربي حمامة أقول وقد ناحت بقربي حمامة أيا جارة لو تشعرين بحالي معاذ الهوى ما ذقت طارقة النوى ولا خطرت منك الهموم ببالي
أيا جارتا ما أنصف الدهر بيننا تعالي وقاسمك الهموم أيفرح مأسور وتبكي طليقة ويسكن محزون ويندب سالي لقد كنت أولى بالدمع مقلة ولكن دمعي للحوادث غالي يا معلم على الصدعات قلبي قل لي يا حلو من الله جابه قل لي يا حلو من الله جابه خزن جرح قلبي من عذابه خزن جرح قلبي من عذابه جرح القلب من فرقك خزن جرح القلب من فرقك خزن ما حد مثلي بمحبوبة ما حد هم هذا نصيبي وانجبر بي هم هذا نصيبي وانجبر بي لا أني أتوب لله يهدي لا أني أتوب لله يهدي قل لي يا حلو وش جابك عليا قل لي يا حلو وش جابك عليا جملت الآلام والهم هدية أنا اللي جرحت إيدي بديا أنا اللي جرحت إيدي بديا هوتك وانت متغرب زماني قل لي يا حلو منين الله جابك قل لي يا حلو منين الله جابك خزن جرح قلبي من عذابك خزن جرح قلبي من عذابك دەست و دەمە خۆش بێت دەست و دەمە خۆش بێ خوا لەو خۆش بێ و تەمەنی تۆش درێژ بێ ئینشەڵڵا تەمەنی حازری ئینشەڵڵا هەمووی درێژ بێت چۆنم گۆرانیت هەڵبژارد جا بەس نەم باسی نازم غۆزاریم کرد هاو بە خەیاڵما چۆن ئەم گۆرانیت ها بە خەیاڵە وەڵی نازم غەزالی هەموو گۆرانەکانی خۆشە ئەمە یەکێ لەو گۆرانیانەیە کە حەزم لێە ئەمە ئەوەی مەیحانە و حیرەتنی بشەی بیان کۆمەڵە گۆرانی هەیە خۆزگا بریا ژێرنووسە کرام گۆرانیە بریا کەناڵی دیمن ئەمەی ژێرنووس کردایە بۆی کۆمەڵگای کوردەواریش کەمێ ئاشنابێ بە تێکستی جوانی گەلانی عەرەب ئەنجا کە تۆ مەقامەکەتەوە شتێکم بیرەکەوتەوە من لەو دراوسێتی کۆترەی کە لەو پەنجەرەیە کە لانەی کردووە ئەمیش چاوەڕی تۆزە هەوای پاکە بێتە ژوور و کۆتێک کرد من چیاتە بەرچاوم لێرە کابرا سەرەتەکەی فرۆشی دوکانێکە کڕێت یا بەسەر قەفڵ 10 دەفتەر 15 دەفتەر ئیتر ئەوەی هەی بێت دوکانەکە دایانێ بۆ فرۆشتن کابرای بازرگان لە گەرمی بازارە لەو ئەڕوانەیە قوتە بێتوانێ ئێتەبەر دوکانەکە ئەوەستێ ناژێرە بڵە کاکە بچۆ بۆ ولاوێ بملاوە چون لەژێر ناو ئەڕوانەکە کلاشکۆفی کتایە 75 خۆزان لێرەژ وەکو تەکساسی لاتووە خەتەرە خۆشەویستان ڕەنگە گروپی ئەسێرەکانی ئێستا چاوەڕێ بن تۆزێک سەمایشی کوردی جوان پێشکەشکەن نازانم چی ئامادەیە هەڵپەڕە بەشان عایشەی گوڵ بەشان باشە دەمە ئەمە ناوەکەی گویانی هەڵپەڕە بەشان دەست باش بەڕێزان ئێستاش ئێوە عایشەی گوڵ بەشان ئاشەی گوڵ بەشان هەڵپەڕە بەشان بەدەی کاکەڤاڵ خانەخینی فەرموو کاکەڤاڵ
جوال لكوا يتو دروي بريوا جوال لكوا يتو دروي بريوا توزادي برياني توزادي برياني ريان حلالي كزداني يان حلالي كزداني درجي عتري ناسا ورام كيف ياسا درجي عتري ناسا باي شمالي هني وكوني دول فريني او دما كل باني قران دقر الكناري او دما كل باني قران دقر الكناري يكسجوان الكوا يتو دروي بريوا يكسجوان الكوا يتو دروي بريوا توزادي برياني توزادي برياني يان حلالي كزداني ريان حلالي كزداني يا الفربشان عيشي قلوبشان الفربشان عيشي قلوبشان اخري بتشاوان تيري خوي وشان اخري بتشاوان تيري خوي وشان هلا هلا شوفي كيشا شوفي دكيشي او شوفي كيشا شوفي دكيشي لخوام دوايا فيش كوينة يشي لخوام دوايا فيش كوينة يشي اروي ويا الفرابشان اي شي يقولوا بشان الفرابشان اي شي يقولوا بشان اخري بتشاوان تيري خوي وشان اخري بتشاوان تيري خوي وشان هلا هلا جاري جارا هنصبي بولام وجاري جارا بكري دجمن بدي ديارا بكري دجمن بدي ديارا اروي ويا الفرابشان اي شي يقولوا بشان الفرابشان اي شي يقولوا بشان اخري بتشاوان تيري خوي وجان اخري بتشاوان تيري خوي وجان قربان بم شاب كبي كبي بقربان بم شاب كبي كبي بالا برزكي جادي مولوي بالا برزكي جادي مولوي اروي ويا الفرابشان اي شي يقول بشان الفرابشان اي شي يقول بشان اخري بتشاوان تيري خوي وشان اخري بتشاوان تيري خوي وشان هلا هلا دەستدان خۆش دەستان ساق بێت دەستان خۆش بێت دەمت خۆش بێ کاهەواڵ خێر بێتەوە بەڵێن. قوربانی
یاخوا دەمت خۆش بێ و دەنگەروا شیرین بێت لە دڵام زیزی بورن ماندوو بیت کاگە باڵجان بە خێرایی ناوی ئەو هونەرمەندانە بێنە کە شکر لە حیاتا ماون لە ژیانە ماون بە تایبەتی دەبەری خانەقین شێت لە خەیاڵە ناویان بێنە بە سەریعی ئەوانەی کە لە سەردەمانێکی ماوەوانی سەر لە ژیانە ماون ئێستا ژیانە ماون یەکێ لەوانە هونەرمەندی خۆشەویست حەسەن یاز حەسەن یاسین ناوەکانم بڵێ بەرزان وەهاب بەرزان وەهاب بیرکەرەوانێ تقریبا تۆش لای خۆتان کۆنەکان ئەوانە چکە مامۆستا عەلی لەخۆنەوەی مابێت لە تازە و لە کۆن هەرشی ماوە خەلی مرادون بەندی ماوەش خەلی مرادون ماوە ستار دەشتی ماوە تۆش ناوی ئەوانەی خۆت بڵێ ئەوانەی لای ئێمەش محموی شێخ وەهاب ماوە بەڵێ ئەحمەد شەوکەت ماوە بەڵێ عومەر سۆفی ماوە محەممەدێکی تەژ وڵایی محەممەدی گۆرانی بێژمانەیە بەڵێ کاک ساڵحمانەیە ئەمانە گۆرانی بێژی ئێستا باڵخانەخینی ماوەشکوێش ئەو لێرەوە چاوی هەمیان ماچەکەزان خۆشەویستان هەنێ هونەرمەندی تریش ناوەکانیمان بەرز کردوانێ بۆ ئیدارەی تەلەڤیزیۆنی دیمەن بۆ ئومێدەی ڕەزامەندی بێتوانێت کە هەڵقەیان بۆ تۆمار کرێ لێرە ببنە میوانی پرۆگرامەکەی خۆیان پرۆگرامی ئاوازیما لە کەناڵی دیمەنەوە هەندێک ناوە کاک عەلیارە و کاک بەرزانی سەیدە و قایری مەلا چاوڕەش و کاک عەتای عەزیز کۆمەڵێ ناو زۆرن ناوەکان ئینشاءڵڵا بە جۆرەی دەرفەت و ئەو هەلومەرجەی کە ئەڕەخسێ بۆ ئەم بەرنامەیە ئینشاءڵڵا هەموو بەسەر دەکرێنەوانیە هەموو لێرەوە دەبنە میوانی ماڵەکانتان مانگ ئاوا بوو خۆر هەڵات هێشتا تاریکە وڵات مانگ ئاوا بوو خۆر هەڵات هێشتا تاریکە وڵات تانە لە کەس نادم من کە نەگەشتوین بە ئاوات خاشی ماد و میدیا بوو ئاریان تا ئەو بەرفڕات ئێستا بستێکی ماوە ئەویش بۆتە خەرابات چیمان هەبوو لە دەست چوو بۆ پێش بڕکێی دەسەڵات خەنجەرەکەی پرۆتست ماوەتەوە بە میرات کاکە باڵجان ئاخر بەرهەمە چیە پێشێک کاک عوسمانمان بکەین ئەم بەرهەمەی ئاخیرە گۆرانیە کە هونەرمەندی خوالی خۆش بوو ئازاد خانەقینی بەرەحمەت گۆرانیەکی فلکلۆرە کۆنە بەس یەکێک لەو شاکارەکانی هونەرمەند ئازاد خانەقینی کە توانی ئەو گۆرانیە تەواوەتی زمن و کاتەوە بیکا بە شێوەیەک زۆر مهمە گۆرانی بێش کە گۆرانیەکی فولکلۆریڵێ بە شێوەیەک بیڵێت بێتە مەڵکی خۆی بیکا بە مەڵکی خۆی خەڵک بە ناوی ئەو بڵاوێتەوە هونەرمەند خوالی خۆش بوو ئازاد خانەقینی ئەو گۆرانیە توانی بیکا بە مۆرکی گۆرانەکە تازە عروس خۆشەویستان دوا بەرهەمی کاکە هەڤاڵ گۆرانی تازە عروس پێشکەشەکات با فەرمێت فەرموو جنا خيسا خمو لدير السوزيا جنا يسا خمو لدير السوزيا خوزقو أو قصة هرقيز نكرديا مرقيز نكرديا
گەنە تو هەم دەردمی هەم دەرمانمی گەنە تو هەم دەردمیت هەم دەرمانمی گەنە تو تیمار کەرە زامەگانمی خۆزگە و بزانیت من بیت و چینم ئاگر جەحەنم هەڵە دەرینم هەڵە دەرینم گەنە ئاگر جەحەنم عەزابی هاکوم گەنە عەزاب هەڵە لای دووری باڵایی تو دووری باڵای تو تازە عەروس گوش خۆرە لە گوش قەرمزی پوش هاڵەرا نەیرە تازە عەروس گوش خۆرە لە گوش قەرمزی پوش هاڵەرا نەیرە بچمە و کرماشان عەزیزم سەوقەت بۆت بینە بچمە و کرماشان عەزیزم سەوقەت بۆت بینە هزار یار داشتم عزیزم هر تو یارمی هزار یار داشتم باوانم هر تو یارمی چون که اواسم عزیزم نوشکانمی چون که اواسم باوانم نوشکانمی تازه عروس گوش خۆرە لە گوش قەرمزی پوش حاڵەرا نەیرم بچمە و کرماشان عەزیزم سەوقەت بۆت بینم بچمە و کرماشان عەزیزم سەوقەت بۆت بینم خو من چاوتم باوانم تو بیدن دلگیر خو من چاوتم عزیزم تو بیدن دلگیر و زلفت قسم تو جوان من نیرم تقصیر و زلفت قسم عزیزم من نیرم تقصیر تازه عروس گوشواره لگوش قرمزی گوش حاورات نایرم تازه عروس گوشواره لگوش قرمزی گوش حاورات نایرم بچمە و کرماشان عەزیزم سەوقەت بۆت بینم بچمە و خانەتین شەوتوان سەوقەت بۆت بینم سۆس دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ دەمت خۆش بێ کاکە باڵ زۆر دەست- خۆش بوو دەست خۆشە وەڵێت عزیزی ڕەحمەت لە گۆڕەکەی کاگازادیش هەروەڵڵا دەست و دەمی تۆش خۆش بێ قوربانی کاکە باڵجان بەرەوەی بچینە کۆتایی پرۆگرامەکە یا الله ئەگەر وتت هەیە دواوتە ویان ئامۆژگاری یان تێبینی هەرچی تێ بۆ بینەرە بەڕێزەکان فەرمی لە ڕاستیە من زۆر قۆم بە خۆشحاڵە زانم ئەم شەو لەم کەناڵە جوانە و لەم بەرنامە جوانە و ئەو دیکۆرە جوانە و ئەو موزیکشەنە بەتوانە و جوانانە و ئەو گروپە و هونەرمەندی خۆشەویست هاوڕێی خۆشەویستم کاکە عوسمان کە لەگەڵ جەنافتە وەکو مامۆستایەک وەکو هونەرمەندێکی جوان کە ساڵانێکی دوور و درێژە خزمەتی هونەری کوردیەکەی زۆر بەدڵەوە ئیشی
ئیشت بۆی کردو ئیشیشی بۆ ئەەکەین ئیشاءالله تەمەندرێژ ئیشاءالله هەمیشە لە شتاغ و تەمەندرێژ بیت هەر بمێنی بۆ ئەوەی ئیشی جوان پێشکەش بکەی ئیشی تەنانەت جگە لە بواری گۆرانی وتنەکە تۆ ینی لە زۆر بواری هوەریە ینی لەخوا بەزیایی لەو ئاستا بم ئینشاءالله هەم پێشکەشکارێکی زۆر بەتوانە و زۆر جوان زۆر ڕووخۆش من لە ڕاستیە من شتێکی وام نییە بۆ بەرنمەکە هیوادارم بەرنمەکە هەروە بە سەرکەوتوی بە جوانی مێنێتەوە و هیوادارم هونەرمەندانی هەموو شارۆچەکانیش بەسەر بکەنەوە هەرچەند دریغیتانەوە نەکردووە لەخوا بەزای جارێکتر دەستی هەموو ئێمە سوازی تۆکەن لای خۆش بە تایبەتەوە برادرانەی پشتی کامیران و مۆنتێرەکە و زۆر بە گەرمی بەخیاتی تۆکەین کاکە پێشەوەی خۆشەویست بەڕاستی ئەویشە لە سەرتاوە هەر بازەونەش کاک عەبدولغەفار وەڵا هەموو کامیرانەکان کاکە شوانە هیوادارم هەمیشە هەر لە ساغ و سەرکەوتوو بن لە بواری لە بوارەکانی خۆیانەوە بەڵام بە تایبەت بۆ خزمەتکردنی هونەر ئێمە سپاس تۆکەین دووبارە بەخێوی چاومان داوای لێبور نەکەین ئەگەرەک و قورساییەکمان پێشەوانەوە بەرنامێکی زۆر تێر و تەسەر و بە قەناعەتی من لە پێکەنین لە قسەی خۆش لە گۆرانی خۆش لەکانیش بێت ئێمە سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان کەناڵی دیمەن بەرنامەی ئاوازی مە بەردەوامە ئێمە لە مانجێک کاتوانین دوو حەڵقە تۆمارکەین کە زیاتر لە 8 جاردا دەبەزێتەوە ئەو دوو حەڵقەیە تا ئێستا زیاتر لە 24 حەڵقە لەم پرۆگرامە پێشەش کراوە ئێمە هەموو هونەرمەندان دڵنیا ئەکەین کەس بێ بەش ناکەین لە هەر چوار پارچەکی کوردستان لە هەموو ستایلەکان بەڵام زیاتر کێشەی ئێمە ڕەنگە ئەوە بێت بۆی ئیدارەی تەلەڤیزیۆنیش بزانێت زیاتر ئەو هونەرمەندانەی کە بەم ستایلی کللتوریە هونەریان پێەیە ڕاستیا گۆرانبێژی باششمانەیە باشتریشمانەیە ئەکتیڤتریشمانەیە کە بەداخەوەندە چند ڕۆژ ئاواین کە لەگەڵ ئەم ستایل و کللتوریان ناگونجێت ئەینا هەموو لای ئێمە بەڕێزن هەموو هونەرمەندی چاکن ئێمە چاوی یەک بێکی هونەرمەندانی کورد ماچەکەین کاک عوسمانجان کاک عوسمان ئەگەر تۆ وتەت هەیە وتاگەرنی تا گلەیی ئەگە گلەی شەبێ بۆت هەیە لە جۆری میدیاکان بە تایبەتی کەناڵی دیمەن ویان ئەگەر ئامۆژگاریت هەیە چیت هەیە تۆ سەرپشک بە بۆ خۆت وەڵام منیش کاگەڤاڵ زۆر بە دەستخۆشەکانی کرد منیش پاڵپشتی بە قسەکانی ئەو دەستخۆشی لە هەمووانەکەم لە گروپی هەڵپەرکێ لە گروپی مسقال لە جەنابن لە هاوڕێیانی پشتی کامیرا هیوادارم حکوومەت زەمینەیە لەبار بکە بۆ هونەر و هونەری ڕەسەنی کوردی بەڕاستی ئەمە دەیان جار و سەدان جار لە بەرنامەکان ئەمانە تکرارەکەینەوە کە هیوادارین یانی برەو بە هونەری ڕەسەنی کوردی هیواداری نان و ئازادی و ئاشتیش فراهم کات بێگومان بێگومان بەکارگەلەشتر بەڵێ خۆشەویستان بە دوا بەرهەمی کاکە عوسمان میروەیز دێنە کۆتایی ئەم پرۆگرامەتان پرۆگرامی ئاوازیمە لە کەناڵی دیمەن تیڤیۆ کە پێشەشەکرێت بەو ئومێدەی جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێ سپاس بە هەموو لایەک شەوێکی شاد خواتان لەگەڵ سپاس. أخلمني
نجمني إيدك وكمني نجمني إيدك وكمني يا رب بروا هرديك وسيدي يا رب بروا هرديك وسيدي